ڕازان و خۆشەویستانمان بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان مسلمانان بە هەموو شێوازێک چاکەکاریان ئەنجام دەدا لە بەخشین لە هاوکاریکردنی یەکتری لە نوێژ عیبادەتەکان لە شەو نوێژ زۆر عیبادەتی دیکە ئێمە لەم تەورێماندا باز لە ئیدامەدان و بەردەوامی عیبادەتانە دەکەین و لە گەڵیشیدا باز لە ڕۆژووی شەشەڵان دەکەین مانگی شەوال بە ڕۆژوبوونتیایدا گەورەی ئەم ڕۆژانەوە پێغەمبەری عزیزمان صلی الله علیه وسلم لەو بارەیەوە چیمان پێدەڵێت و چیمان پێدەفەرمێت و گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد قامیشی مامۆستای ئاینی مامۆستایان زۆر بەخێر بێ زۆر سپاس دەرفەتەوەسەیان بەخێر بێ سەر چاومان پێشێ بینە سەر ئەسلی بابەتەکەمان گەورەی ڕۆژی شەشەڵان مانگی پیرۆزی ڕەمەزان مانگێکە کە مسلمانان پڕ عیبادەت و شەو نوێژ بەخشین زۆر کاری دیکە ئەمە تا چەند گرنگە ئەم مانگە ڕاهێنانێک بوو بێت ئێمە دوای ئەوش هەر بتوانین لەو چاکەکاریە بەردەوامین مامۆستا بە ناوی خوای بەخشندەی مهرەبان سوپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتەوە بۆ ئەم تەوەرەیە سەرەتا لەخوا دەپاڕێنەوە تاعات و عیبادەتی هەموو لایەک قبول کردبێ جەژنمان پیرۆز بوو بێ ئینشاء الله تعالى لی دەپاڕێنەوە بارانی بە ڕەحمەتمان بۆ ببارێنێ و بە ئیسلام و ئیمان و بماژێنێ و بمان برێنێ اللهم ئامین بێگومان ڕەمەزان خولێکی وەکو خولێکی ڕاهێنان کە ئینسان لە ڕەمەزانە جارێک کە خۆی شەحن دەکاتەوە نوێبوونەوەیە گڕوتینێکی ئیمانیە چکە شتەکان لەبەرەوەی بەعام دووبارەن و کاڵبوونەوە بێتاقەتی بەسەر ئینسانەکاندا دێ کۆمەڵە شت خی گەورە دایناوە وەکو نوێبوونەوە بەسەر ڕۆژانی جومعە ڕەمەزانەکان جەژنەکان ئەوان هەمووی نوێبوونەوەیە بۆ ئینسانەکان لەبەرەوەی کاڵبوونەوەی ڕوتێ دەکات دووبارە بوونەوە زۆرە ئەمە لەبەر ئەوەیە حکمەتی زۆر تێدایە جا گرنگ ئەوەیە لە دوای ڕەمەزان ئێمە دامەزراوی بەردەوامی ڕاوەستاوی ئەمانەمان بەردەوام بێ بۆ چونکە زۆربەی مرۆڤەکان دەبینی دەدۆڕێن یعنی هەوشتانە هەیە لەبەر ئەوە ئێستا مەسەرم بۆچی ژیان بۆ بەژان کە دەبینی تەماشا دەکەی سیقەت بە خەڵک نەماوە زۆر چونکە هەر ڕۆژە لەسەر پەتێکە هەر ڕۆژە لەسەر بەزمێکە بەس ئەو استیقامەتە ئەو بەردەوامی لە دوای ڕەمەزان کە تۆ لە ڕەمەزانە وعدە داوە بەردەوامبوون زۆر مهم وەکو شێخ الئیسلام ئیبن تەیمیە فەرموویەتی نیشانەی قبوڵبوونی تاعات و عیبادەتی ڕەمەزان بەردەوامبوونە لە دوای ڕەمەزان فەرموویەتی ئەلئیستیقامە ئەعظەم الکەرامە استیقامەت و بەردەوامی و دامەزراوی گەورەترین کەرامەت و شکۆیە چونکە ئینسان خەرمانی ساڵێ بە دەنکەش قارتێک دەسووتێ خەرمانی ساڵێ دەنکەش قارتێک ڕای دەماڵێ لەبەرەوە ئێمە دەبێت ئەو دەستکەوتانە بپارێزین بەچی بیپارێزین بەوەی کە هەستکەین بە چاودێری ئەڵڵا جەلە جەلالوه بەسەرمانەوە و هەست بیر لە نیعمەتەکانی ئەڵڵا بکەینەوە جەلە جەلالوه و بیر لە قەبر و قیامەتمان بکەینەوە ئەنجا بەڕاستی ئەوە بەوەش بیر بکەینەوە بزانین کە لە دوای کۆتایی هاتنی مانجی ڕۆژوو کۆتایی نایە ئەوە تا ڕۆژی شەشڵانمان هەیە ئەوە تا ڕۆژی پێنجشەمە و دووشەمەکانمان هەیە ئەیام البیضمان هەیە لە دوای کۆتایی هاتنی مانجی زەکات و سەرفیترە سەدەقە و بەخشین کۆتایی نایە چونکە ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرموویەتی الصدقة برهان والصدقة برهان بەخشین بەڵگەی ئیمانە لە دوای کۆتایی هاتنی مانجی شەو نوێژ کە تەراویح بوو خۆ شەو نوێژ کۆتایی نایە أفضل الصلاة بعد الفريضة صلاة الليل بەردەوامە شەو نوێژەکانمان بەردەوامە سەدەقاتەکانمان بەردەوامە ڕۆژەکانمان کەواتە دەبێت بەردەوام بێ ئەم تاعات و عیبادەتێک کە لە ڕەمەزانە کردومانە کە لە ڕەمەزانە شەو ڕۆژی جوزێ قورئان خوێندووە لە دوای ڕەمەزانیش نی جوزێ بخوێنە حیزبێک بخوێنە هەروازی لێمەهێنە بۆ ئەوەی کەوا کەسایەتەکەی تۆ دیار بێ دامەزراو بێ بەردەوام بێ چونکە وەکو باسم کە لە سەرەتا یعنی یەکێک لە کێشەکان و قەیرانەکان ئێم ڕۆژگارە کەسایەتی کەسەکان نادیارە یعنی مەسەرەن هەر ڕۆژە لەگەڵ کەسێکە لەکوێ با هەر لێرە شەندەکە بەس ئینسانی ئیمانداری ڕاستەقینە شخصیەت و کەسایەتی و مەبدە و عەقیدەی دامەزراوە پارێزراوە نەگۆڕە لەبەر ئەوە زۆر گرنگە ئێمە لە دوای ڕەمەزان ئیستیقامەمان هەبێ بەردەوامیمان هەبێ ئەو ئیستیقامە طبعا هەموو شتێک دەبێت بزانین ئیستیقامە یعنی لزوم الصراط المستقيم بالإخلاص والاتباع واتە پابەندبوون پەیوەستبوون بە ڕێگە ڕاستەکە بەچی بە دڵسۆزی بە شوێنکەوتنی ڕەسوول الله صلی الله عليه وسلم باشە ئێمە بۆ هەموو جارە لە نوێژەکانماندا دەڵێن اهدنا الصراط المستقيم بۆ مەگەر تۆ لەسەر ڕێگەی مستەقیم نی با ئەوە معنای دەبێت تۆ بەردەوام داوا بکەی چکە لادان و گۆڕان زۆرە لەبەر ئەوەی ئینسان زۆر ویانە بێت شەیتانی ئینس و جین ئەوە شوبهات و شەهوات بۆ تۆ بڵاو دەکاتەوە
کە تۆ بەرداوا لە نوێژەکانڵی خوایە ڕێنمونیم کە بۆ ڕێگە ڕاستەکە مەگە تۆ لەسەر ڕێگە ڕاستەکانی با بەڵام دەبێت ئەو ڕێگە ڕاستە بە ئیستیقامەتەوە بەردەوام بێت بە بەردەوامی یعنی تۆ ها خەڵکێکمان بینی وەجاری وە ماوەیەک زۆر دڵسۆز بۆ زۆر ئیماندار بۆ بانگ خواست بە دوایی دۆڕە دوایی گۆڕا دوایی هەڵگەڕایەوە ئەمە زۆر مهمە لەبەر ئەوە ئێمە لەو ئیستیقامەتە ئەوە ئیستیفادە دەکەین إنما الأعمال بالخواتم رسول الله فرميت صلى الله عليه وسلم كارو كردوا كان من سرنجامك أساسا بو همو أوشتانا لبيناوي أويكوا فلا تموتن إلا وأنتم مسلمون يعني ممر إلا بإسلامتي نبي إيتو لسر شي بجي لسر ودمري جوزة شي تدابي أولي درجة بويا إيمان داران بترسن لعاقبة شري يعني خوايا عاقبة شر نبين إيه خلقك زور بس ما كر زور دين دار وأهل مزجود دعاء هالجراء أفرتانك زور ما بيني بالا بوجبون دعاء سفور بون دي أجلس أو سفور يمرت معنى أو هالجران وياكو بوني بهجناك بنا بخوا بويا أجمعن لآخر شر به بو أوي آخر خير بين بآخر خيري بجينو بمرين تور نازين سلاح زيك دمرين لبر أو كنازين سلاح زيك دمرين دبي إما استقامت معناها به بردوام بين دامزراو بين راوستاو بين لسر طاعات وعبادات لسر روشة جوانا كان لسر كارو كردوة شاكا كان بو أوي كوا خو مانداتي بآخر خيري بمرين مامسا أوكو دزاين لدواي مانجي بر رحمة وبر بركات مانجي رمضان مانجي شوال مان هيا تا شج روشتي دا بروجو دبينو بي اوكو خلالای خلق ناسرا بي دوتري روجي ششالان مامسا يعني حكم فضلي قوري ام شج روجا كا لمانجي شوال دا بروجو دبين چيا پیغمبر خواه صلى الله عليه وسلم فرميتي من صام رمضان ثم أتبعه 6 من شوال كان كصيام الدهر فرميتي هر كسي ما جا رمضاني قرت سباز بخوا قرت مان بلام ده فرميت ثم أتبعه 6 من شوال دعائي شش شوال شيب شش ششلان شيب دعاء هذا كان كصيام الدهر وكو أوي همو صالك برجوع همو صالك زا أمت نعمتك تباركتك زا بيني خوما بي أو شر زو قرصي شر سر شامان بو سوكا عامنية قشتينية شيطان قرصي لك على سر بلام تو أجر أو شر برجوع بي سوكا عادة أجر رمضان سي روج بي عادة معك بس روجي يعني بيستنويا سيكا يك بدأ دكا بس يصد شاشكش يك بدأ دكا بشست عادة صال سيسو شست تاس سيسو شست بين روجا كواتا تو همو صالك دو حساب أما فضل شي خوالك على ما يكردوا أجر إما أمشى روجا برجوع بين أو كوايا همو صالك برجوع بين جا ثم أتبعه أو دتواني يكسر بدواي لدواي رمضان حتى أنا قال بكرة إنسان يقدر روجي جشن بروجو نبي خوي لا جشن لا شرع جشن رمضان يقروجا قربان شهر روجا بلام يستبعوف على دوت كراوة السيروج بعض من أمس السيروج وروجو ما بلا بري خلط ديو ميوان ديو شتيك دخوي شاك دخوي بلام يكسر تواني لا دو أو خول تواني لروج دو مشان بروجو بي بلام لدوسي رجوع أو بروجوبة بس ريك شوبه هند العلماء دفرون باشتر بري زقد لسد رمضان دقيقة تو أجرنا لما قدا شر بروجوبة بتعبد دوش مو بين شمكان يعني أيام البيض أو كاتا إصابة هردو سنة كذا كا وإيش كابراكتي باتيرة شيء دوتش أشكال دكوجي يعني بنيش بدون مشانة درشيني لبروا دتوانيدو ما قدا دوش مو بين شمكان بروجوبة شر رشتواوكي أما حكمتي زوري تدا هم خيري صالك بودن نسري هم استقامة تدا معناته بردوامي يعني شو كي استخدت شو راحت وها يا مدلين استقامة نق استقالة رول حرام بنقل حرام لقى رمضان تواب خيرة عفتك برجع كيف فرد داو أبي أشاي بمزجوتنا كويتو أبي أبلي قرآن داناتشيو أبي أبلي جماعة داناتشيو يعني أما كيدين دارية أما عادة لا عبادة يعني خو الدين داري بعادة نية أو نية بلو والله مودي لو أما أو أمجا لا أمر رجوع ششلانة بيما عندله دبيتو استقامة تبي دبي بردوامة تبي استقامة تبي استقالة نكى. أستاذ رجال ما وصل بدوانية كحكمتك جلوا ده كبون نعمل لما يبرزي رمضان ده سي روج بسياسة روج بخير من بونسرا خوي بالادز أمرشي بودانين يك بدأ بو صالك التوابع صالك التوابع يعني أم حكمتي تدانية بلا أما جن بيكر وتم سي روجك لباتي سياسة روجك أمش شر روجك شاست أو سياسة وشاست صال شاست وشاست بو شاست وشاست بينجا أو خوي جورد ده إما بردوام لخير عبجين لتاعت عبجين بلام خلشك هي أم حكمة نازن خلشك هي حموش مسألة عقيدة بيربار خلشينا جرينجي بعقيدة بيربار عقيدة
يعني استقامت دەداتێ ولا ئوبەڕە دەپارێزێ کەسایەتی دەپارێزێ شخصیەت دەپارێزێ عقیدە زۆر مهمە یەکەم عقیدە دووەم پەروەردەی ئیمانی یعنی ئەمە زۆر مهمە کە تۆ تێگەیشتی ئەم شەشڵانە ئەم ئیستیقامەتە چ بەرەکەتێکە هەم لە دنیادا کەسایەتی و شخصیتت پارێزراوە دەستا ئەمڕۆ خەڵک بەعام بۆتە جۆکەر لە ڕووبینەرانە جۆکەر و نۆکەر و دوور و ئەمانە زۆرە پەنا بەخۆ بۆ چکە ئیستیقامیان نییە لەبەر ئەوە ئەمە گەر ئیستیقامان هەبێت هەم کەسایەتی و شخصیتمان لە دنیادا پارێزراوە تۆ کەسایەتێکی ئیسلامی ئیمانی یان ئالمانی یان چی کەسایەتەکەت پارێزراوە دیارە لە بەرچاوە بە ڕەوشە جوانەکان ئەمە لە ژیانەدا زۆر مهمە کەسایەتی پارێزراوە بێ لەسەر کاتی مردنیشە واللهی لێش استقامة فریاد دەکەوێ و خوای گەورە لە قورئانە فەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون دەفەرمێ ئەوانەی ئیستیقامان هەبوو لەسەر ئیسلام و ئیمان ژیان و مردن لە کاتی مردن کە ناخۆشترین کاتە هەناسە ڕۆحەکە دەردەچێ هەناسە دەژیرێ خوا ڕەحممان پێ بکە مردن زۆر ناخۆشە لەو کاتە فریشتەکان دێن بۆ لای پیان دەڵێن ئێمە و ئەبشروا بالجنة لەو کاتە مژدەی بەهەشتی پێدەن کە مژدەی بەهەشتیان پێدا سبحان الله ئازارەکە لەسەری کەم دەبێتەوە وەکو موویەک لە هەویرێک ڕاشێشی فەرموو دەکەوە دەفەرمێ لە ماستێک ڕاشێشی ڕۆحکێشانی ئاسان دەبێ و ئەو جار پیان دەڵێ و ئەبشروا بالجنة ئەو جەنەت ئەو مژدەی بەهەشتی پێدەن ئەو بەهەشتی کە پێشتر پێی وتراوە بەهۆی چیەوە بەهۆی ئەو ئیستیقامەتەوە کەواتە هەم لە دنیادا کەسایەتی پارێزراوە دیارە هەم لە کاتی مردنیشدا ڕۆح دەرچوونی ئاسان دەبێ و مژدەی بەهەشتی پێدرێ و ئەوە بۆ خۆی زۆر خۆشە و هەم لە قیامەتیش زیندووبوونەوەی بەسەربەرزی زیندوو دەبێت مامۆستا هەندێک کەس هەیە بە تایبەت خانمان لەوانەیە قەرزاری ڕۆژی مانگی ڕەمەزان ببن و ئەستێشکە لە ناو مانگی شەوالداین ئایا پێویستە یەکەم جار ڕۆژ و فەرزەکە بگیرێتەوە یاخود دەکرێت ڕۆژی مانگی شەوال بگیرێت و دواتر قەرزەکانی بگرێتەوە ئەمە چۆنیە بەڵێ بێگومان دیارە خوشکان دایمەن دەکەونە حاڵەتی سووری مانگانەوە و قەرزار دەبن یان مەسەلەی شیردان و مناڵەمانە بەتایبەتی ئێستا ئەوەی بەباسیەکەین عولەما فەرمویانە هەردوو لای دروستە بەڵام ئەوەی کە بەهێزتر بێ هەندێک دەڵێن با شەشڵان بگرێ چکە شەشڵان کاتەکە یەک مانگە قەرزەکە هەم کاتوانێ بیداتەوە هەندێکیش دەڵێنەوە وەڵای قەرز لە پێشترە چکە ئینسان کە قەرزدار بێ لێپرسینەوەی لێ دەکرێت بەڵام لەسەر شەشڵان لەسەر سونە لێپرسینەوە لێ ناکرێت بەس خێر دووە دەنووسێت کەواتە هەردوو لای دروستە هەردوو لای دروستە هیچ کێشەی مهمەوەی لەو مانگەدا شەشەکان بگری و قەرزەکانیش دەستانێتوانی بیانگرێت ساڵێک لە بەردەمدا یان زەمانک بێگومان مامۆستا پێمت چی بوو ئەو خانمانی لە مانگی پرۆزی ڕەمەزاندا حیجابێکی ڕێک و پێک لەچکێکی جوان بەڵام ئەبینی وردە دوای ڕەمەزان ئەمە لەوانەیە کۆتایی بێت یعنی حرمەت و ڕێزی فەرمانێکی خۆی باڵا دەست گرنگترە یان حرمەتی مانگێک بە ڕۆژوو بوون ینی کامیان بۆ خۆی باڵا دەست گرنگترە حتمما بێگومان پەیامەکەی ئێمە پەیامی شەرعە خۆ قسەمان نییە ڕاستە ئێمە لە خزمەت شەرع دابین لە خزمەت دینی خوا دابین مسلمان وایە پەیامەکەی ئێمە کون ڕەبانیەن ولا تكن ڕەمەضانیەن دەفەرمێ فەرمویانە تۆ خوا پەرز بە ڕەمەزان پەرز مەبە ئەجار پێیان دەڵێن دین بە مۆدێل ناکرێت بە عادەت ناکرێت ئەوە عیبادەتە واعبد ربك حتى يأتيك اليقين پەروەردگاری خۆت بپەرستە حتا وەکو مردنت دەگاتە سەر یعنی ناکرێت بڵێ من بەس ڕەمەزانە عیبادەت دەکەم نەخێر هەتا مردنت دێ دەبێت تۆ عیبادەت بکەی بۆ ئەڵڵا جەلە جەلالوه چکە تۆ نازانی کەی دەمری ئەو کاتێک کە مردنت گەیشتە سەر و پانتۆڵێکی تەسکرد لە پێدا بوو و لەسەر ڕوود بوو لە ڕۆژی قیامەت لە ڕیزی سفورەکان حسابت بۆ دەکرێت سفورەکانش خۆمە ڕقمان لە کەس نییە بەس فەرموودی رسول الله صلى الله عليه وسلم لا يدخلن الجنة ولا يجدن ريحها دەڵێ فەرمێ بۆنی بەهەشت ناکەن ناشنە ناویشی بۆنی باشی 40 ساڵ ڕێ دوور بۆی بێگەی بۆنی ڕەوح و ڕیحان دێ یعنی دێ باش ئەم هەموو زەرەدا ئەمە لەبەر چی وڵای عیب مۆدیلەوە ئایمان دەچێ و بەخوا دەڵێن خەڵک گاڵتەم پێ دەکا وە چیە خۆتۆ ئەمە جلی عەرەبە و خۆتۆ دەڵێ یاپرای خۆت پێچاوەتەوە بابە خەڵک بە من چی من ئەڵڵا ڕازی بێ جەلە جەلالوه من چ خەڵک لەگەڵ خۆ لە قەبرە لە ڕۆژی قیامەتە نەخزمی لێ و نەحیزبی لێ و کەسی لێ نیە ئێمە لێ بەس خوددا فریامان دەکەی بۆیە باشە بۆ لە کاتێک کە دەمری خۆر باڵاپۆشیت بووەکەن لە کفنەکە ئەو پێچنەوە ئەوە ڕق لە باڵاپۆشیە لەبەر ئەوە بەڕاستی پەیامان ئەوەیە
يعني أوانا با عقيدة بخوان با بيرو باور بخوان والله أوانا عقيدان دا مزراوني وتينا جيشتون پرورديش إيماني نكراون دنا مسلمان زور بالريزن بلام أو تا پرورديش إيماني نكراون عقيدة نخوندوا لقل رمضان توابو خيرا كجال وش خرابتر زور زار ما مستكاني مكتب اللي عنده شو عندهم دزقا كان عباية كان دانا ولا جوريكا لكاتي إنه جاكي مش لو دائرين كنسي عباكو جلكا بخوي البرد كان جاكا ده كان مالي أوابي بلام لقل سلامي ده عباكا دادنو بس فوري أما يعني براسي أما مصيبته أما نازين هم للاك دور روي وجوكرية هم للاك قالت بدين كرنا قالت بخوي دكا ديبي دلي جماعة رازيكا دامو دزقا ودائرة ودلي أو خلق رازيكا ودلي إنسان جواني إنسان روشته يعني بري يعني براسي بالا بوشي دواكوتن نية اگر سفوري پێشکەوتن بێت دوو لە ڕبینەران ئاژەڵان هەموو کەس لە پێشکەوتوترێت چکە ئاژەڵ ڕوتە بەڵام باڵاپۆشی پێشکەوتنە بە سفوری هی پێش ئیسلامەوە لا تەبەڕەزنە تەبەڕوجە جاهیلیەتی الأولى ئەمە ئەم شەپۆلە عەلمانیەتەیە ئەم شەپۆلە کوفرەیە ئەم مۆدیلە خراپەیە کە هاتووە بە ئیعلامێکی بەقوەتی لە پشتە ڕاگەیانێکی بەهێز حیزب ڕێکخراوی بەهێز ئەوەیە مەسەلە کە کەوای لێکردوون کە بترسن لەخوا نەترسن لە قسەی خەڵک بترسن وەڵا قسەی لۆمەی عەبدان لە عەزابی قەبری ناخۆشە وەڵاوانی لۆمەی عەبدان چییە عەزابی قەبری زۆر خەتەر خوا پەنامان بە لەبەرەوە پەیام بۆیان ئەوەیە کەوە ئەوانە ئەو وعدەی کە داویانە لە ڕەمەزانە کە وعدیان داوە خوا من عەبدی تۆم تۆبە یا ڕەبی ئەستەغفر الله باڵاپۆشی خۆم دەکەم هەر لەخوا ئەترسم فەرمانی خوا ناشتێنم ئەو چکە باڵاپۆشی وەکو نوێژ ڕۆژوو دینداریە نعادته نبرياري حزبه وكو نوير استخدش وازن نوير عباده بس نوير روجو صرفترو زكاه نا بالا بوشي عبادته سرداني سلي رحم عبادته روشت جوانا كان عبادته كرنو فروشن لبازار مسلمانان بعبادته يعني هم اوانا عباده هم الروشة جوانا كانش برهمي أو نجروجي كيمديك. أو تبي هو أساسا في بوني باجناك مثلا. يعني والله هو مرق مالك كزني بخوا بلام شيء هو نفس الشيطان حاجك عفرت بروتي ببيني هو نفس الشيطان واحد. بلام إما بجوي نفس الشيطان كين. إما خواي قبره هم مشتكاني بحلال كردوين بحلالي شن عفرت ده يفرمو ليك وتاع شوار بلام ناكل وقو أعجل جاني أعجلي. هم خوارنيش حلال هي. هم عفرتي حلال هي. بلام بوشي بلا حرام كذا دروي. لبر أو عفرتي دا بوشراو وەک پرتەقاڵ وایە ئەها پرتەقاڵەکە پاچی دەکەی جوان بەس ئەو میوەی کەوە توێکڵوشتی نییە دانە پۆشراوە مێش و مەگەز لێی ئاڵێ پیسی دەکە یعنی میوە گەر توێکڵی نەبێ مێش و مەگەز دەوری دەدەن پرتەقاڵم خۆش دەوێت پاک و خاوێن و گوڵ بەدەن ئافرەتیش هەروایە بەرجی عیفەتە جوانی دەکە فاتیمەی لێ دەردەچێ مەریەمەی لێ دەردەچێ یا فاتیمەی دایکی حەسەن مامۆستاگیان هەنێک کەس هەیە ڕۆژی مانگی شەشەوان ئەخەنە ئەیام البەیزەک ڕۆژانی ئەیام البەیزەوە ئایا خێری هەردوو ڕۆژەکەیان ئەگات ئومێد وایە ئینشاءالله چونکە خوای گەورە ئەوەندە بەڕەحم بەکەرەمە چونکە مەملوک لێسەر تا باسم کرد ئەگەر ئێمە پێنجشەمە دووشەمەکان بە ڕۆژوو بینیان ئەیام البەیزەکە بە ڕۆژوو بین 13 14 15 ئەیام البیست ئەوە ئومێد وایە ئەو کەسە بۆی ئەو ڕۆژانی هەڵبژاردووە دەیەوێ ئەو خێرەشی بەنسیب بێت خوای گەورەش ناومێدی ناکە ڕێک ئینشاءالله هەردوو خێرەکەی بۆ دەنووسێ بە حەول و قووەتی خوا چونکە جاری وا هەیە مەسەلەن تۆ ئێمە دەچین بۆ مزگەوت بڵێن بۆ نمونە وەکو قیاس دەچین بۆ مزگەوت دەستمێژ هەڵگرتووە کە چوویە ژوورەوە نیەتەکە چییە هەم تەحیەت المەسجد هەم سنەت الوضوء سنەتی دەستمێژ و تەحیەت المەسجد بە یەک نوێژ دەکەی ئومێد دەکەین ئینشاءالله ئەو ژوابێ ئێمە مستا ئەگەر لەم مانگەدا ڕۆژانی هەینی بە ڕۆژوو ببین گونجاوە یان باشترە ڕۆژانی هەینی بە ڕۆژوو نەبین ڕۆژانی هەینی ئەگەر بە تەنیا جیای کەیەوە دروست نییە نابێ چونکە ڕۆژی هەینی ڕۆژی خۆشی و خۆشۆردن و جلی جوان لەبەرکردن و ڕۆژی چوون بۆ جومعەیە و شەحنێکی ئیمانی ڕۆژانە نوێبوونەوەیە و لەبەرەوە نابێ ئینسان بە تەنیا بڵێ ئەمن ئەخۆڵای ڕۆژانی کە ڕۆژەکانی کە داوامە هەیە و هەر ڕۆژانی جومعە بە ڕۆژ نەخێر نابێ ئەبێ ئەگەر لە کەوتە ڕیزێوە مەسەلەن بۆ منە ئەیام بیست بوو پێنجشەمە و جومعە و شەممە بوو ئاساییە یانەوە تا ڕۆژێکی پێش خۆی لەگەڵ بێت لەبەر بەڵام بە تەنیا ڕۆژی جومعە جیا بکەیتەوە نابێ مامۆستاگیان ئەم ڕۆژەکانی دووشەمە و پێنجشەمە شەشەڵان یعنی پێدوانی ڕاهێنانێکی زۆر باشە بۆ ڕەمەزانی داهاتوومان ئینشاءالله ئەگەر بچینەوە ناو ڕەمەزان ئەو کاتە زۆر بە ئاسانی ینی ڕەمەزان ئەتوانین زاڵبین بەسەریا و زۆر ئاسانە بێ لەلام
خەریکە بڵێم ئەوەندە باسی ڕۆژ و ڕەمەزانتان کرد قورگمان وشک بوو بینەرانی ساڵنگا ئێمە لە ڕەمەزانیان لە تەواومان کرد ئێمە لەبەرەوەی دوای ڕەمەزانیش باسی ئیستیقامە و دامەزراییمان کرد بۆ ئەوەی تۆ بەردەوام ئێستا ئەوانەی کە بەتابەتی بەرادرانی ئەلمانی کە ڕەمەزان دێ لێترسن بۆ لێترسن لەبەر ڕانەهاتون لەگەڵ ڕۆژوو لەبەرەوە یەک ساڵە نەیانگرتووە لێ دەترسن بەس ئەو کەسێک کە ئیستیقامەی هەیە و بەردەوام و پێنجشەمە و دووشەمەکان بە ڕۆژوو بووە کورە دەڵێ هادیا خوا بە خێر بێ کورە مانجێگنە بریا دوو مانگویە بریا دوو مانگویە لەبەرەوە ئەگە تو پێنجشەمە و دووشەمەکان بە ڕۆژوو بووی ئەیام البیض بە ڕۆژوو بووی ئافرەتەکەش قەرزەکانی دایەوە معنای ئەوە زۆربەی ساڵەکان زۆربەی ڕۆژەکان بە ڕۆژوو بووە کەواتە هیچ لە ڕەمەزان ناترسن دەیاخوا بە خێربیزار ڕەمەزان ئێستاش خۆ نەگەرمایە وەڵاهی ئێمە هەم پێم سەیرە خەڵکێک ئێستا لە ڕەمەزان ئێمە من پیرەکانی قەدیم جیلی ئاڵتوونی بڵێن ئێمە من بۆ خۆم باوکی خۆم بینیوە بە ڕەحمەت بێت لە بیتوێن کە درێنەی کردووە لە سلێ هاوینە لە مانجی شەشە لەم تۆز و خۆڵەیە لەم تڕکە زیانەدا بە داز درەوی کردووە بە ڕۆژوو بووە ئێستا خۆ هیچ ناکرێت سار هەردانیش لە دوکان هەردانیش لە دایرە هەردە کورە دایرە داوامیش نەما خۆم هەی بایکۆت و پشووە لەبەر ئێستا ئەوەش نەما معنی ماڵداش ڕۆژوەکە چییە لەبەر ئەگەر ئێمە ئەو ناوە بە ڕۆژوو بین لە ڕەمەزان ئەو کاتە زۆر ئاسایی لێ بەلاتەوە بەس ئەگەر بە ڕۆژوو نەبووی هەر ڕەمەزان بوو شەیتان قورسی دەکات لەسەر دڵت بۆیە ئینسان ئەرێ خەڵچینە ئێمە بۆیە دروست نەکراین کە هەر بخۆی خەڵکێک دەژیا بۆ ئەوی بخوا وەکو بێدینەکان وەکو ئەلمانیەکان بەس موسڵمان دەژیا دەخوا بۆ ئەوەی بژیا دەژیا بۆ ئەوەی عیبادەتکە یعنی مە هەر دەبێ کۆتایی پێبینین دەبێ ستۆپێکمان هەبێ سارەگە ئیستۆپی نەبێ ناتوانین بدەی خوڕی ئەم ڕۆژوە ستۆپە مەعیدەشمان ئێستا دکتۆرەکان دەڵان 90 نەخۆشیەکان بەهۆی خواردنەوەیە زۆر خۆری و خۆشخۆری و پیسخۆری و ئەمە ئەگەر ئێمە بەس پابەند بین بە ئیسلامەوە والله عادەکان نیوە چۆڵ دەبن لەوانەیە دکتۆرەکانش پێیان ناخۆر بێندیشە عادەکان نیوە چۆڵ دەبن بەس پابەند بین چونکە بەڕاستی ئیسلام چارەسەری هەموو نەخۆشەکانی کردەوە بەچی کول وەشرب وەلا توسریفو ئێمە زێدەڕۆیی دەکەیت کە تۆ هەر بە ڕۆژوو نەبی هەتا ڕەمەزان شەیتان دوای لەسەر قرس دەکات بەڵام ئەگەر لەگەڵ ڕۆژە سونەتەکان ڕاهاتی ئەوە ڕۆژی ڕەمەزانیش زۆر بەلاتەوە ئاسایی دەبێت بە دڵ بە قەناعەتەوە پێشوازی لێ دەکەی دەڵێ یاخوا بەخێر بێت چونکە تۆ ئیستیقامەت هەبووە بەردەوامیت هەبووە و لە خزمەت ڕۆژی ڕەمەزاندا مامۆستا ئەی لە نێژداتر پرسیارێ بێ هاوکاریکردنی هەژاران کەم دەرامەتان بێ باوکە لە مانگی پیرۆزی ڕەمەزان زۆر دەیبینین یەک مانگە بۆ بە 11 مانگی دیکەش هەر دەستمان پێویان بێت ینی هاوکاریان بکەن یارمەتیان بێ ئێمە هەموو قسەکانمان لەسەر ئەوە بووکەوە لەوەی کە لە ڕەمەزاندا کردومانە بەردەوام بین مەسەڵەن بۆ منە تۆ ڕەمەزان جوزێ قورئان خوێندووە شەو ڕۆژ لە ڕەمەزاندا حیزبێک بخوێنە لە ڕەمەزاندا شەو نوێژت دوای ڕەمەزانیش حد نەبێت نیو سەعات پێش بانجی بەیانی مۆبایلەکەت بنێرەوە حاسە دوور کە شەو نوێژکە و بانجی بەیانیەدا بچەوە مزگەوت ئافرەتیش لە ماڵە ئاوە ئیستیقامەجا یەکێکی تریش لە تاعات و عیبادەتەکان سەخاوەتە بەخشینە کە لە ڕەمەزاندا تەمان لە ڕەمەزاندا هەندێک بەخشین هەیە واجبە وەکو سەرفیترە بەڵام زەکات هەموو کاتە لەبەرەوە فیدی ڕەمەزان ئەنجا عادەتەن بێگومان شتەکان لە ڕەمەزاندا خێری زیاتر بۆیە دەبینی بەرەکەتی ڕەمەزان خەڵک جۆش و خۆشەشی بۆ دروست دەبێت هەموو ئێواران نزیێنەی دێنن خواردن دوای ڕەمەزان هیچ نایەن بۆ مزگەوت لەبەرەوە خۆی بەرەکەتی ڕەمەزان ئیشکاریتیانی و گومانیتیانە بەڵام دەبێت دوای ڕەمەزانیش هەر بەردەوام بین چونکە خەڵکی هەژارمان زۆرە خەڵکی هەژار کەمە ئەو هەژارانەی کەوا بێدینەکان برسیان کردو و سیاسەتی برسیکردن بەکاردێنن بۆیان دەبێت مسلمانان تێریانکەن ناکرێت هەر من بژێم خۆشەویستمان فەرمی واللهی لا یؤمن سێجار فەرمی واللهی ئیمانی نییە ئیمانی تەواو نییە من باتە شەبحان وەجار وجایە ئەو بخۆی تێر بێ و جیرانەکەشی برسی بێ ئیسلام دەڵێن منی بژیم و تۆش بژی بەڵام غێری ئیسلام جەماعەت دەڵێن ئیخۆم بۆ خۆمی تۆش دەخۆ مامۆستاوی کەمە کۆتا پرسیار کەسێک کە کەفارەتی ڕۆژی کەفارەتی سوێندی لەسەرە دەکرێت لەم مانگەدا نیەتی هەم شەشەڵانەکە و هەم کەفارەتی سوێندەکەش بە یەک ڕۆژوو بکات جا شتەکان جیاوازن یعنی شتەکان دوو شتی جیاوازن کەفارەتی سوێند تایبەتە بۆ سوێندەوە کە ناندانی 10,000 ینی ناکرێت یەکەڵیکەی لەگەڵ شتیکە مەسەڵەن بۆ منە دەکرێت لە ڕەمەزاندا یان لە غەیر ڕەمەزاندا بڵێ ئەمەیان کەفارەتی سوێندە و ئەمەشیان فیدیە ئەوە ئاساییە مەسەڵەن بۆ منە گە بە پارێک حیسابکەی بۆ منە بڵێن 90,000 کە فیدی
ڕۆژوە بڵێن 30,000 کەفارەتی ڕۆژی سوێندەکەیەتی کاکە ئەمە 120,000 نەوەتیان ئی فیدیەکەی و سیەکەش ئی سوێندەکەی ئەوە دروستە کێشەی نییە. چاو خۆش مامۆستا گیان مامۆستا بڕێز مامۆستا ئەحمەد قامیشی مامۆستای ئەنیە خۆ بەخێر بێ سپاسخۆی گەورە پاداشت قبول بێ جەژن پیرۆز بێ ئینشاءالله. خوا ئیستیقامەت و بەردەوامیان پێ بەخشێ. ئینشاءالله. دەست چاو مامۆستا گیان.